بەناوی خۆی بێنیازی جێنیاز پەروەردگار و بەدیهێنەر و دروستکاری زەمین و ئاسمانەکان، درود و سەڵات لەسەر خۆشەویستی خوا محەممەد صلی الله عليه وسلم و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. خوشک و برایانی بەڕێز، میوانانی ئازیز، بەناوی دەستگای نووری حیکما بازنەی سیروانەوە زۆر بەگەرمی بە خێراتنی بەشێکی بەرچاوی هەموو ئەوانە ئەکەین کاوکاربوون لە بنیادنانی ئەم بینایەدا. خۆشەویستان، بۆ پیرۆزکردنی ئاهەنگەکەمان چەند ساتێک گوێبیستی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە بین لەلایەن برای بەڕێزمان مامۆستا یونوسەوە بە بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قاف والقرآن المجيد بل عجبوا أن جاءهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب أإذا متنا وكنا ترابا ذلك رجع بعيد قد علمنا ما تنقص الأرض منهم وعندنا كتاب حفيظ بل كذبوا بالحق لما جاءهم فهم في أمر مريج أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج. خی گەورە پاداشتی برای بەڕێزمان مامۆستا یونس بداتەوە. چەند جوانە مرۆڤ لەگەڵ سەپاکەکانە دوێ و لەگەڵ دڵە خاوێنەکان هاوسەفەرە. چەند شیرینە و ساتانەی باوەڕ و وجدانت دەبێتە سابات و من و تۆی باوەڕدار لە ساییدا هەناسەیەکی ئاسوودە هەڵەکێشین. ئای چەند زەحمەتە هەمیشە لە دوودڵی و نائارامیدا بژیت و بترسی لەوەی بێ ئامادەکاری سەفەری یەکجاری بکەیت. ئەستەپاکەکان نەک بۆ دنیا بەڵکو بۆ دوا ڕۆژیش هەمیشە لە بیری ڕزگارکردنی مرۆڤەکاندان و ئەیانەوێ بیان گێنە کەناری ئارامی، چونکە باوەڕدار هەم لە بیری ئاوەدانکردنەوەی دنیا و هەم لە بیری عیمرانی ئاخرەتدایە. ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئێساش وتاری بازنەی سیروانی دەستگای نووری حیکما لەلایەن برای بەڕێزمان مامۆستا سەرکەوت پێشکەشەکرێت با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم أجمعين. ئامادەبوانی بەڕێز، میوانە خۆشەویستەکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتا بە ناوی خۆم و سەرجەم برایان و خوشکان لە بازنەی سیروانی نووری حیکمەوە بەخێرهاتنی گەرمی میوانە بەڕێزەکان دەکەین، بە تایبەت مامۆسایانی زێدە ئازیز و بەڕێزی ئیسلامی و هەموو ئەو دام و دەستگا حکومی و فەرمی و نافەرمیانە، برایان ڕیشسپیان خوشکان، یاخوا هەموو لایەکتان بەخێر بن. سەرچاومان هاتنتان مای خۆشحاڵیمانە، زیاتر گرنگیدانتانە بەکار و چالاکی و بەرەو پێشبردنی تێگەیاندنی گەنج و ڕۆڵەکانمان لە ئیسلام و قورئانی و سنەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. هەموو لایەکتان بەخێر بێن و گەورەتان کردین و دڵخۆشتان کردین.
بەڕێزان پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه و آله و سلم فەرمێ من لم يشكر الناس لم يشكر الله ئەوەی سوپاسی خەڵکی نەکا سوپاسی پەروەردگاریشی ناکات. بۆیە ئێمەش لەم سۆنگەیەوە پێویستمان زانی زۆر سوپاسی هەر کەس و لایەنێک بکەین بە هەر جۆرێک دەستی لەکردنەوەی ئەم بینایەدا هەبووە و بەتایبەت ئەو خوشکە بە ڕێزەیش کە سەرەتا و دەستپێک ئەم ئەرزەی بۆ کڕین و ئێمەیش بە پشتیوانی خوای پەروەردگار پاشان بە هەوڵ و هیممەت و مەردایەتی ئێوەی بەڕێز ئەم بینا و ئەم کۆشکەمان لەسەری بنیاتنا. بۆیە ئێمە زۆر دەستخۆشیمان بۆ ئەو خوشکە بە ڕێزە هەیە خوای پەروەردگار پاداشی بە خێری هەزاران قاتی بداتەوە. و هەموو ئەو کەسانش کە هاوکارمان بوون بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین نەوە و ڕۆڵەکانمان بە پەروەردەیەکی دروستی قورئان و سنەت پەروەردە بکەین. و بە تایبەتیش پێم خۆشە ئەو مژدەیە بە ئێوەی بەڕێز بدەم کە بەڕاستی لە کاتێکا هەر یەکێک لە ئێوە بە هەر شتێک هاوکار بوون لەم بینا بە قسە و نوسح بە مادە بە معنەوی بەڕاستی وەکو چۆن بە ئیمامی ئەحمەدیان فەرموو ناصر للسنە ئێوە ناصر لکتاب الله إن شاء الله ئێوە سەرخەری کتابی خوان بە پێی نەسی ئاەت و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام. بۆیە مژدەتان لێبێ ئەوانی کە دەستان هەبووە لەم بینایە بە هەر شتێک هەبووە بە هەر جۆرێک هەبووە کە ئین شاء الله خوای پەروەردگاریش ئێمە بە ناصر لکتاب الله إن شاء الله لەقەڵەم بدا کە ئەوە گەورەترین شەرەفە و بەرزترین شەهادەیە بە ئینسان بدرێ. و لە کۆتاییدا ئێمەش پەیامی خۆمان لەگەڵ پەروەردگاری خۆمان نوێ ئەەکەینەوە لە بەردەمی ئێوە پەیام بە پەروەردگاری خۆمان بەڵێن ئەدەین کە ئین شاء الله ئەو پەیامەی ئێوە ئەو هەوڵەی ئێوە ئەو ماندووبوونەی ئێوە ئەو سەدەقە و خێرانی ئێوە کردوتانە ئین شاء الله بە شوێنی خۆی بگا هەوەی لە توانامانە هەیە هەر هەمومان شان بەشان یەکتر برایان و خۆشکان ئین شاء الله بۆ پێگەیاندنی ڕۆڵە و نەوەکانمان لە ناو شار و دەوروبەری شارە ئین شاء الله بۆ ئەوی نەوەیەکی قورئانی نەوەیەکی سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردە بکەین کە ئێستا هەژمەیەکی زۆر هەیە بۆ ئەوەی کە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەلا بنرێ. ئێمە لەژێر دروشم و ڕۆشنایی قورئانە پاشان سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئین شاء الله لە خزمەتی ڕۆڵەکانمان ئابین لە سبەینەوە دەرگای نوری حیکمەی بازنەی سیروان کراوەیە بۆ هەر خوشکێک بۆ هەر برایەک لە هەر ئاس و تەمەن و ڕەگەز و ناوێکی هەیە ئەم بینایە ئێمە کردومانەتەوە خۆتان موسڵمانان خێرخوازان کردویانەتەوە خەڵک کردوێتیوە هەر بۆ خەڵکیشە تەلەبە و نەوەی خەڵک پێروەردە ئەکا ئین شاء الله ئێمەش ئەوەی کە ئەو عیلمە متەواضعی هەمانە لە خزمەتی قورئان و فەرمودا ئین شاء الله لە خزمەتی ڕۆڵەکانمانە ئەبین و هەر یەکێک و هەر کەسێک ئین شاء الله ئەوەی حەز و مبتەغای بێ ئین شاء الله ئێمە لە خزمەتی ئابین. بۆیە لە کۆتاییە لەوە زیاتر کاتان ناگرم دووبارە و سێبارە بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەم خوای پەروەردگار ئین شاء الله هێناتنی ئێوە بێتە مای زیاتر پێز و بەرەکەت بۆ ئەم کاری ئێمە ئین شاء الله چاوەڕێی لە ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن دووبارە و سێبارە بەخێر بنەوە و آخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. وای گەورە پاداشتی خێری بەڕێز مامۆستا سەرکەوت بداتەوە. چ خۆشە بەم هەموو عیسیانەوە یا ڕەبی بمبەخشی ببەخشە بگرە دۆزەخ خۆڵەمێشی کەم بوو یەک مسقاڵ کە بمرێ عاشقی زاری مەلائیک بێن و ببینن دەڵێن ئەم باقە چیلکە ناگرێ یا ڕەب بەری گۆپاڵ سەماعی سازی عیشق و ڕێگە بۆ پارانەوەت مەحوی لەبەر قاپی تەڵەب بێ گوێ دەبێ کەڕ بێ زوبانت لاڵ. بەڕێزان ئێساش وتاری ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لەلایەن برای بەڕێزمان مامۆستا محەممەد باموکیەوە پێشەشەکرێ با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا دەستخۆشی لە هەموو ئەو برایانەکەم کە ڕۆڵیان هەبووە دەوریان هەبووە لە دروستکردن و بە ئەنجامگەیاندنی ئەم شوێنە پیرۆزە لە خێرخوازان لەو برانەی کە ئیشە ئیداریەکەیان کردو و سەرپەرشتیان کردووە لە هەر کەسێک بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بۆ خۆی گەورە پاداشی هەموو باتەوە و بیخاتە تای ترازوی عەمەلی سالیحاتیان بۆ ڕۆژی قیامەت کە بەڕاستی ئەمە یەکێکە لە عەمەلە گەورەکان لە ڕۆژی قیامەتە. ئەگەر یەک دانە مناڵ لەم
بینا لەم مەرکەزا لەم شوێنە پەروەردەیە کە بۆ قورئان و فێربوونی قورئانە فێری قورئان ببێ بە نەسی فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم باوکو دایکی تاجی ئەکرێتە سەریان کە ڕووناکیەکەی لە ڕووناکی خۆر و مانگ زۆرترە خۆشیان سەریان سوڕەمێنێ خوای گەورە ئەمە چی شتێکیان کردووە خوای گەورە ئەم ڕێزەی لێ ناون ئەڵێن بەهۆی ئەو مناڵەکەتان فێری قورئان بوو و قورئانی لەبەر کردو و شارەزا بوو لە قورئان ئەگەر یەک دانە مناڵ فێری ئەمە بێ مادەم باوکەکە هەیە دەستی گرتو و بردوێتێ لای مامۆستای فێری قورئانی کردو ئەمە ئەجری بێ ئەبێ ئەوانەی ئەم بینا دروستکەن کە بە سەدان و لەوانەی هەزارەها مناڵتیای فێر بێت چەند ئەجریان گەورە بێ ئەبێ و مامۆسانی لێرە دەرس بڵێن و چەند ئەجریان گەورە بێ ئەبێ و کەسەی سەرپەرشتی ئەم ئیشە ئەکا و مەسلحەتی دنیایی و بەرژەوەندی دنیایی پاڵ پێوە ئەنێ و دێ لێرە خزمەتی قورئان و فێربوونی قورئان و لەبەربوونی قورئان بە مناڵان لە کچان و لە کوڕان و هەردوو ڕەگەزەکە چەند ئەجر و پاداشی گەورە بێ بۆیە من بە ناوی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەریوە پیرۆزبایی لە هەموو ئەو برایانە ئەەکەم لە بازنەی سیروان و دەستگای نوری حیکمە ئەەکەم کە بەڕاستی کارێکی جوانیان کردووە دەستیان خۆش بێ هەر لەسەرەوە دەستگای نوری حیکمە بەرپرسان و لێپرساوان تا خواترین بازنە و ئاسیان کە خزمەتێکی گەورە و بەرچاویان کردووە لە کوردستانە لە مەجای قورئان و فێربوونی قورئان و لەبەرکردنی قورئانە کە بەڕاستی ئەمە شتێک بووە بەڵێ میلەتی کوردی موسڵمان هەر بە خزمەتی ئیسلام و شەریعەتی ئیسلام و قورئان و حەدیث هاتووە بەڵام بەم چەشنە و بەم جۆرە کە ئیسەکی ئەم برا بەڕێزانە و ئەم خوشکە بەڕێزانە لە دەستگای نوری حیکمە خزمەتی گەورەی تیاکەن لە کوردستانە بەو جۆرە نەبوو لەبەرەوە زۆر دوعای خەیریان بۆکەین خوای گەورە موفەقیان بکە سەرکەوتویان بکە وەخوای گەورە ئەم بنکەش لە سیروان و دەوروبەری سیروانە بکاتە مایەی بڵاوبوونەوەی تێگەشتن لە قورئان و فێربوونی قورئان و کارکردن بە قورئان کە بەڕاستی قورئان ئەم شتانەی گرنگە فێربوونی تێگەشتنی کارپێکردنی کە یەکێک لە سەلەف بەفەرمێ ئێستا ئێوە قورئانە خوێندنەوە و کاری پێەکەن ڕۆژگارێک دێ خەڵک پێیا بن قورئانە خوێندنەوە یەک حرفی لێ هەڵە ناکەن یەک سەر و بۆری لێ هەڵە ناکەن بەڵام ئیشیشی پێ ناکەن کاری پێ ناکەن ئەوە زۆر خراپە جا ئینشەڵڵا ئەم کەسانە لێرە فێری قورئانە بن لەو کەسانە بن هەم شارەزا و تێگەشتووە بن لە قورئان هەم عەمەل و کاریشی پێ بکەن کۆتایی قسەکەم بەوە دێنم یەکێک لە سەرانی غەرب و دوژمنانی ئیسلام ئەڵێ تا سێ شت لە ناو موسڵمانانە بێ ئێمە ناتوانین زاڵ بین بەسەریانە کەعبە و حەج و قورئان هەر کاتی ئەم سێ شتە نەما لە ناو موسڵمانانە ئێمە ئەتوانین زاڵ بین بەسەر موسڵمانە ئەگەر ئەمە هەتا ئەم سێ شتە بمێنێ کە قورئان یەکێکە لەو پایە و لەو بنکە بەهێزانەی مانەکەی چۆنە فێربوون و شارەزابوون و کارپێکردنی و خۆشەویستکردنی لای گەنج و مناڵەکانمان ئەوە کارپێکردنێتی ئەوە مانەوەیەتی ئەوە بەردەوامێتی جارێکی تریش من دەستخۆشی لە هەمووانەکەم بە تایبەتیش خوشکان لە دەستگای نوری حیکمە دەورێکی ئەگەر نەڵێم گەورەتریان هەیە بەقە و برایان دەوریان هەیە ئەگەر نەڵێم زۆرتر چکە ئەوەی من معلوماتم بێ لە زۆر شوێن مامۆستا و قوتابی خوشکان زۆرتر لە پیاوە لەبەرەوە خوشکان بەڕاستی ڕۆڵی گەورە و بەرچاو و جێگەی تەقدیر و ڕێزیان هەیە لەم دەستگا و لەم شوێنە فێرکردن و پەروەردەکردنە خوای گەورە هەموو لایەک موفەقکە خوای گەورە پاداشی هەموو باتەوە زۆر سوپاسیش بۆ میوانە بەڕێزەکان ئەوانەی کەوا لە ڕێگەی دوور و هاتوون والسلام عليكم ورحمة الله وبركاته خۆی گەورە پاداشی برای وەرزمان مامۆستا محەممەد بامەشی باتەوە لەبێ خود گەر سوالەکەن کە چۆنە چاکە سیحەتی بە دەردی عیشقی لەیلەوە نەماوە هێز و قووەتی بە ناڵە ناڵی گەرمیە بە ئاهی سەردی حەسرەتی بە ئەرخەوانی ئەشکیا بە زەعفەرانی سوورەتی لە چۆڵی بێنەواییە لە قەیسی لەش بەبارەکە هەتا تەجەلی خوا لە عالەمە بکا ظهور بە ئاگری گوڵی چەمەند چیا ببێتە کێوی توور فریشتە و ئادەمیە ئەڵێن تا ئەبەد لە خوار و ژوور سەڵاتی حەق لەسەر شەهێ کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆی لە غارەکە بەڕێزان ئامادەبانی خۆشەویست ئێستاش بە پولەکانی نوری حیکمە سرودێکیان ئامادەیە با بفەرمون
ئاسێنێ لە جێگای هەر دڵێ بدا موژدەی ئازادی بۆ دێنێ ڕابردووی فەق لە گومڕایی بەڕۆ ئاسا دەسووتێنێ هەر کێ دەڵێ کە من زانم لە شێوەی ئەو دەبابێنێ ڕابردووی فەق لە گومڕایی بەڕۆ ئاسا دەسووتێنێ هەر کێ دەڵێ کە من زانم لە شێوەی ئەو دەبابێنێ قورئانەکەم 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 وەسلام عەلەیکم دەستان خۆشبێر قولەکانی نووری حیکمە. ئامادەبانی خۆشەویست، ئێساش وتاری ئەنجومەنی باڵای دەستگای نووری حیکمە پێشەشەکرێ لەلایەن برای بەڕێزمان دکتۆر موفق بافەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته إلى يوم الدين. خوشكان برايان ومستياني قدر جيران، السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي سروشي دزقا كاكتور عبد الله وانزمني بالا برايان ملا هولير وبناوي بري وبري لقي هلوجي شهيد موسى عمرو ستافي كارجيري و برایانی سیروانیش بخۆیان دەستخۆشیان کرد. ئێمە سوپاس و پێزانین و ڕێز و خۆشەویستیمان بۆ سەرجەم ئەوانەی کەوە ناویان دێنین هەر لە یەکە ئیداریەکانی شارەدەی سیروان بەبێ ناوینان بەبێ جیاوازیش هەر هەمویان سوپاس و پێزانینی تایبەتمان هەیە بۆ هاوکاریکردنی ئاوەدانکردنەوەی ئەو شوێنە و هەروەها سوپاس و پێزانینمان بۆ سەرجەم ئەو برایانەی بەرپرس و ئەو برایانەی کەەوە لە ستافی ئیدارەی بازنەی سیروانی دەستگای نووری حیکمەن و هەروەها با لە بیری نەکەین لە هەموو شوێنێک ئێمە خۆشەویستیمان بە تایبەتی بۆ ستافی برایانی تۆڕی میدیای پەیام بەڕاستی لە هەر شوێنێک ئەو دەستگایە هەر چالاکیی هەبێ بە یەک تەلەفۆن ئامادەن و پەخشی دەکەن. خی گەورە پاداشتیان بداتەوە بە باشترین شێوە. بەڕێزان ئەو بازنەیە بۆچی لێرکانە؟ هۆکار چییە لێرە هەبێ ئەو بازنەیە؟ ئەمێن ئاماژەی کورد دەکەم بە وتەکەم چونکە مامۆستایانی بەڕێز کاگدکتۆر و بەتابەتی مامۆستا سەرکەوت زۆر شتیان باس کرد. بەڵام حەزەکەم بزانم خی پەروەردگار ئەو بازنەیەی دەستگای نووری حیکمەی لێرە وەکو خێر و بەرەکەتێک بەڕووی کۆمەلگەی ئێرەدا کردیتەوە. چونکە لە کاتێکدا خەڵک لە تاریکی شەو خەریکی نەرگەلە کێشان و ڤەیپ و دامە و دۆمینەیە، خەڵکێشکە لە مقابل خەریکی خوێندن و زکر و فێربوونی قورئان و ڕەزامەندی خی پەروەردگار بەدەست هێنانە. لە کاتێکدا خەڵکێک لە نادیەکان خەریکی گۆرانی گوتنن، بەڵام خەڵکێشکە لە بەرامبەر لەو شوێنە خەریکی دەنگ خۆشکردنن و ڕازانەوەی دەنجانن بە قورئانی پیرۆز. بۆیە ئەو شوێنەی ئێستا ئێمە لێی دانیشتوین بە هەموو خەڵک گوێی لێبێ، جێگای هەموو چین و توێژەکانی لێ دەبێتەوە. مەڵێ پیرم پیرەژنم ڕۆڵەکەت بنێرە لێرە فێرە قورئانی پیرۆز دەبێ، دوعات بۆ دەکا کەواتە کار و کردەوەی تو نەوەستاوە ئەگەر بژمری. جێگای منداڵ دەبێتەوە بە کوڕ و کچەوە لە هەموو ئاست و تەمەنەکان دەتوانێت لێرە بێ ئەو لەو نور و لەو بەرەکەتە وەربگرێ. جێگای مامۆستایەکان دەبێتەوە بێلێرکانە علم و معریفەتی خۆی ببەخشێ، نەک لە ناخی خۆیدا قەتیسی بکا و احتیکاری بکاتن. کەواتە دەستگای نووری حیکمە بەرەکەتێکە بە مانای کەلیمە، نورە لە بۆ هەموو شوێنێک کە ئەو لەو شوێنێکەوە هەبوو بێ. بەڕێزان مزیاتر وتەکەم درێژ ناکەمەوە، بەڵام معلومی مامۆستایانی بەڕێزە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرموێ لە دەوری عەرشی رب العالمین چەند مینبەرێک هەن بۆ خەڵکێک ئامادەکرایە، نە لە مەلایکەتی بەڕێزەکانن و نە لە پێغەمبەرانن
وەنە لە شەهیدەکانن ئەدی چێن ئەوانە یا رەسوول الله فەرمووی ئەوانن کەوا لە پێناو خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت ئەوە یەک دوو ئەوانن کەوا مەجلیس دەبەستن خزمەتی ئیسلام و قورئان و فەرموودەی پێغەمبەر دەکەن واتە مەجلیسی ذکرە سێم ئەوانەشکەوە لە پێناو خوای پەروەردگار زیارەت و سەردانی یەکتر دەکەن کەواتە جارێکی تر دەرێمەوە ئەو شوێنە جێگای ئەو سێ کەسەی لێ دەبێتەوە بە زیاتریش والسلام عليكم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی برای بەڕزمان دکتۆر مەفەق بداتەوە. وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدركي غورناك غير علم الله سبحانه وصلى الله على أوزات باك قدس آياتا كأخلاقي پسنديدي جناب حي منانا وصلى الله على أو حضرة صاحب كمالاتا كأعلى معجزي قرباني بمن نوري قرآنا بەڕێزان ێسش وتەیەک لەلایەن بەڕێز دادە نەسرین بەرپرسی بەشی خوشکانی باسنەی سیروانی نوری حیکمە پێشە شەکرێ با فەرمێ بە ناوی خوای گەورە و میهرەبان إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ئامادوانی بەڕێز خوشکان برایان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت ئازیزان زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆ پێکەوە پێشوازی لە پرۆژەیەکی خەشەنگ جێی ئاواتی چەندین ساڵەمان دەکەین کە هەمومان لە خزمەتی قورئان داین وەکە قورئان کامەرانی و بەدیداری ئەو خۆشەویستانەشا دەبین کە خزمەتکاری قورئان و هۆکاری خێر و بڵاوکردنەوە و پێگەیاندن و تێگەیاندنی نەوەکانمانن بۆ ڕاستە شەقامی بەختەوەری کە قورئان ئاراستەمان دەکات لای هەموو لایەکتان ئاشکرایە قورئان کەلامی خوایە و دابەزیوەتە سەر دڵی پاکترین و چاکترین مرۆڤ کە ئەویش سەروەرمان موحەممەدە درود و سڵاوی خوای لێبێت ئەگەر ئاوڕێک لە مێژوو بدەینەوە هەمیشە ئەوە دەبینین کە مسلمانان بە ئەندازەی بابەندبوونیان بەم قورئانە بەهێز و سەرکەوت و سەرفراز بوون و بە ئەندازەی دوورکردنەوە لێی لاواز و بێدەسەڵات بوون هەر بۆیە گرنگی سەربەرزی دنیا و ڕووسوری دوا ڕۆژمان بەندە بە نزیکیمان لە قورئان خوا نەخواستە ئەگەر پشتی تێ بکەین و ئەوە سەر لێ شێوە و خەسارەمەندی دنیا و دوا ڕۆژ دەبین جێی خۆیەتی بەناوی مامۆستایان و قوتابیەکانمان و دایک و باوکانەوە زۆر سپاسی هەموو ئەو خۆشەویستانە بکەین کە دەستیان هەبووە لە بنیادنانی ئەم پرۆژە پیرۆزەدا و بەم ڕۆژە گەشەیان گەیاندین داواکارین لە خوای گەورە لە دنیا و دوا ڕۆژ باشترین شێوە پاداشتیان بداتەوە ئێمەش بڕیار دەدەین ئەوەی لە توانامان دابێت لە خزمەتی ئەم قورئانە پیرۆزە دابین تا تیشکی ڕووناکی ئەم دەستگای نوری حیکمە بازنەی سیروان لە سیروان و گوندەکانی چواردەوری تیشک و ڕووناکی ئەم دەستگایە لە سیروان و گوندەکانی چواردەوری هەموو دڵ و ماڵ و کوچە و کۆڵانەکان ڕووناک دەکاتەوە لێرەوە ئاماژە بە چەند کار و چالاکی و وانە قورئانەکانمان ئەدەین لە بازنەی سیروان گوندەکانی دەوروبەری لە ساڵانی پێشوو بۆ ئومێدەی هاندانێک بێت لە داهاتووتر زیاتر خزمەت بە قورئان بکەین و تا دایک و باوکان بتوانن نەوەکانیان بخەنە خزمەتی قورئان و سودمەند بن لێیان ئێمە لێرە لەم ساڵانەی پێشوە تەواوکردنی 15 خوشکمان لە قیراءاتی حەفظ عن عاصم سپاس بۆ خوای پەروەردگار 12 خوشکی ترمان لە ناوەڕاست و کۆتایی قورئان و حیفزەکەدان 6 قوتابی ترمان لە جوزئەکانی عەمە تەبارەک قەد سەمیعڵا دەرچوون و تاقیکردنەوەیان کردووە ووانەکانی ترمان خوێندنی علوم قورئان و تەواوکردنی وانە خوێندنی قاعیدەت النورانیە و تەواوکردنی خوێندنی دارالحەدیث قۆناغی یەکەم خوێندنی ئاتابی طالب العلم خوێندنی تەجوید تەیسیر الرەحمان بەرگی یەکەم و دووەمی وانەی حیفزمان بەردەوام هەیە بۆ لەبەرکردنی گەنجان و لاوانمان خوێندنی زانستی تەجوید خوێندنی وانە پەروەردەی و قورئانیەکان هەمووی لێرە بەردەوام بووە سپاس بۆ خوای پەروەردگار کە توانا و هێزی پێداوین خزمەتێکی باش بە سیروان و گوندەکانی دەوروبەری بکەین و کۆمەڵێک خوشکی باش و ئازا و بەهێزمان هەبووە لە گەرمای هاوین و لە زەرمای زستانە بێدابڕان بێوچان هاتوونەتە خزمەتی قورئان و بەردەوام هەفتانە وانەی پەروەردەی و قورئانیمان هەبووە توانیمانە
تشتێکی ڕووناک بین بەسەر خێزان و ماڵ و کوچە و کۆڵانەکانمان و دووبارە لە هەموو لایەک بەخێر هاتنتان دەکەین سەرچاو وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکات. خوشکی دڵسۆزتان نەسرین غەفار. ئەوانەی کە هاوڕێی قورئانن بێگومان دۆستی خوای میهرەبانن تەنیا قورئانە ڕێدنیشانەدا لە ڕۆژی دوایی تکات بۆ دەکا. ئامادەبوانی بەڕێز میوانانی ئازیز میسک الختام کە کۆتایی بەرنامەکانمانە بە چەند دوعایەک لەلایەن برای بەڕێزمان جەنابی مامۆستا جەلیلەوە پێشکەشەکرێت با بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه وسلم. قال الله سبحانه وتعالى ادعوني أستجب لكم، وقال الرسول الله صلى الله عليه وسلم الدعاء هو العبادة. يا ربي خوايا دڵەکان مان ئاوەدان کەیتەوە بە نووری قورئان. یا ربی خوایا زمانمان پاراوکەی بە خوێندنی قورئان. یا ربی خوایا چاومان ڕوون کەیتەوە بە بینینی قورئان. یا ربی خوایا قورئان بکەی بە بەهاری دڵ و دەروونمان. یا ربی خوایا هەر کەسێک هەر بینایەک ئەکاتەوە بۆ فێربوونی قورئان خوایا بینا و کۆشکێکی بۆ بکەیتەوە لە ناو بەهەشتی بەرینە. یا ربی خوایا بیکەی بە ڕەفیقی سەیدانە ئیبراهیم و ئیسماعیل لە بەهەشتی بەرینە. یا ربی خوایا بیان کەی بە ڕەفیقی ئیمامی عوسمان و سەیدنا عەبدوڕەحمانی کوڕی عەوف. یا ربی خوایا تو خاتری ئیسمی ئەعزەمی خۆت ئەو کەسانەی کەوا خەریکی خوێندنی قورئانن، خەریکی فێربوونی قورئانن، خەریکی فێرکردنی قورئانن، خوایا لە بەهەشتا بیان کەی بە هاوڵ و دراوسێی پێغەمبەرە خۆشەویستەکەت صلی الله عليه وسلم. یا ربی خوایا بیان کەی بە هاوڵی ئەو هاوڵە بەڕێزانەی کە لە خزمەتی قورئانە بوون، عەبدوڵای کوڕی مەسعود، عەبدوڵای کوڕی عەباس، ئوبەی کوڕی کەعب، عەبدوڵای کوڕی سەلام. یا ربی خوایا ڕەزا و ڕەحمەتی خۆت ببارێنی بەسەر ئەسحاب و بەسەر تابعین و بەسەر هەموو ئەو کەسانەی کە بە ئامانەتەوە ئەم قورئانەیان گەیاندە دەستی ئێمە. یا ربی خوایا لە گوناهەکانمان خۆش بیت. یا ربی خوایا لە گوناهی ئەو مامۆستایانەمان خۆش بیت کە پیتێک لە قورئانیان فێر کردوین. یا ربی خوایا تو خاتری ئیسمی ئەعزەمی خۆت قورئان بکەی بە بەرنامەی ژیانمان. خوایا قورئان بکەی بە حاکم لە وڵات و مەملەکەتمانە. خوایا ئەوانەی بێئەدەبی بەرامبەر بە قورئانەکەن خوایا سووک و ڕسوایان کەی. خوایا تو خاتری ئیسمی ئەعزەمی خۆت ئەوانەی دژایەتی مزگەوت و قورئان و بەرنامەی ئیسلامەکەین خوایا بەرنامەی ئیسلام ئەکەن خوایا خۆت بچیتەوە بە گژیانە. یا ربی خوایا ڕەحم بکەی بە برایان و بە خوشکانمان لە غەزە. یا ربی خوایا تو خاتری ئیسمی ئەعزەمی خۆت ئەم شوێنە قبول بکەی لە هەر کەسێک کەوا بە دینارێک بە دۆلارێک بە کەمترین هاوکاری ئەم شوێنەی کردووە. یا ربی خوایا ڕزق و ڕۆزیان زیاد بکەی. یا ربی خوایا لە قەبرەکەدا قورئان ببێ بە هاودەممان. یا ربی خوایا لە ڕۆژی قیامەتە قورئان تکامان بۆ بکات نەک شکاتمان لێ بکات. یا ربی خوایا بەهۆی خوێندنی قورئانەوە بەرزمان بکەیتەوە لە بەهەشتا و پلەی بەرزمان پێ ببەخشی. آمین آمین برحمتك يا أرحم الراحمين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. لە کۆتاییدا خوشکان و برایان میوانانی ئازیز بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. یاخوا بەخێربیان سەر و سەرچاومان. خوای گەورە هەموو هەنگاوێکتان بۆ بکە بە چاکە و سڕینەوەی تاوانەکانتان